بینەرانی هێژە سڵاوی بەرنامە بێژەتان لێبێ. ئەمڕۆ لە بەرنامەی بێژە یەکێک لە میوانە بەڕێزەکان کە لەگەڵمان لە ستودیۆ ئەمەدێ بەڕێز توانە هەما ئەلیکە لێکۆڵەر و نووسەر لەگەڵمان لە ستودیۆ ئەمەدێ لە بواری هوەری کوردی و موسیقی کوردیدا چەندین لێکۆڵینەوە و هەروەها کتێوی تایبەت و کۆمەڵی کار و چالاکی و بەرهەمی زۆر زۆری هەیە کە لێرە تیشک دەخینە سەر ئەو کارانە موسیقی کوردی لە چه ئاستێکدایە و ئەو لێکۆڵینەوەە لە چه ئاستێکە چێ لە بواری پەروەردە چێ لە بواری ئەدەبیات و موسیقی کوردیدا. بەخێر بێ بەڕێستوانە سپاس بۆ بەڕێزیشت بۆ ئامادەبوونت. هەرچەند بێگومان بەڕێزت ناسراوی لێرە بەڵام هەر پێمان خۆشە بۆ بینەرانی کاناڵەکەمان و بەرنامەکەمان ئەگەر بکرێ کورتەیەک لەسەر خۆت من توانە هەمە عەلی بەڵام ناسراوم بتوانە هەمە لە دایک و شاری سلێمانی دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیم و لە هەمان کاتژە دەرچووی بەشی ئەتنۆمیزیکۆلۆجیم لە کۆلیژی هونەر هەرزانکۆی سلێمانی ژەنیاری ئامێری ڤایۆلین و ڤیۆلام بەڵام زیاتر ئەتوان بڵێم لە نزیکی 10 ساڵێکەوە زیاتر خۆم تەرخان کردو بۆ لایانی تیۆری و لێکۆڵینەوە لە بواری موزیکا چونکە خۆتان نەزانێمە لەم بوارەیە ئەتوانم بڵێم موزیکی کوردی هێشتا زارەکیە و لێکۆڵینەوە و کتێب و وتار و ئەم بابەتان لەسەر موزیکی کوردی زۆر کەمە. منیش لە هەوڵێکی تاکی خۆمەوە ئەومێت خەباتی خۆم لەم بوارەیە بکەم و لایانی پراکتیک و لایەنانی تر زیاتر بۆ ئەو هاوڕانە بەجێڵن کە لەو کارەکەن. زیاتر کارەکانی من لە بواری وتنەوەی دەرسی موزیک و نووسین و لێکۆڵینەوەی لە بواری ئەتنۆمیزیکۆلۆجیدا. دەستەکان خۆش بێ دیارە بەرهەمەکان زۆرە لە چاوتەمەنەکەت بەڵام پێم خۆشە بزانم چۆن زیاتر بەو لایەنەدا هەوڵت داوە کە خەباتی خۆت لەو لایەندا بە تایبەت بۆ لێکۆڵینەوە ئایا مەسەلەکە لە هەستت بە بۆشایەکی گەورە کردو لەو بوارەدا کە مەسەلەی بوونی سەرچاو بە دوات چووندا یاخود هۆ کارەکەی چی بوو؟ بە شێوەیەکی گشتی من هەر لە مناڵیەوە خولیای نووسینم هەیە توانم بڵێم سەرەتای کە دەستم کرد بە خوێندنی موزیکیش من زۆر جارەڵێم هەر نووسین منی بردووە بۆ ناو موزیک لەبەرەوەی کە هەر لە مناڵیەوە ئەو تایلەندم لە خۆما شکە بەر کە ئەتوانم تێکس بنووسم و لە قۆناغی سەرەتایی بڵێن قۆناغی متەوەستە لە زۆر کۆر بڵێن کۆڕی شاعری و ئەو بابەتانە بەشداری مەکرد و هەمیشە ئەو بابەتانی کە من لە دەرسی داڕشتنا ئەم نووسی سەرنجی مامۆستاکانمی زۆر ڕاکەشە هەر مامۆستای کوردیەکانم زۆر هانیانیان کە من تەسەوریانەکە لە ئایندا من نووسەر بم لەبەرەوەی کە حەزێکی زۆر تایبەتمەمە بۆ خوێندنەوە بۆ نووسینێک تەنها نووسین لە قۆناغی پەیمانگای هونەرە جوانەکانە دیسانەوە بڵێن تێکستی شعری ینی زۆر کارم لەسەرە کرد مامۆستا لە مامۆستاکی بەڕێزمە بەنای مامۆستا عادل حامەکەریم زۆر هانیام کە من ئیتر مەرج نییە ژەنیارێکی زۆر باشم بەڵام مەرجە ئەم کە من نووسەرێکی باشم لە بواری موزیکی کوردیا چووکە پێویستێکی زۆرمان بەم لایەنەیە هاندانەکانی مامۆستا تەسەورەکەم یەکێکی تر بوو لە هاندەرەکان و لە هەمان کاتیشا بێگومان هەستم بەوە کردووە کە هەر کەسێ لە بوارێکە کە بوارێک هەڵەبژێرێ حەز بکات لە چ بوارێکە ئێمە بەتایبەتی کە میلەتێکی ژێردەستین و خاوەنیکانی خۆمانیە چۆن بتوانین لە ڕوانگەیەکی خۆمانەوە دەست بگرین بە کۆڵەکەیەکەوە بتوانین ئەگەر نەش بێت بنیاتی بنێن. من هەمیشە وەکو ئەرکی خۆم مزانیوە کە نووسین و لێکۆڵین لە بواری موزیکا کە هەرچەنە تا ئێستا ئەتوانم بڵێم ئەم لایەنە جێگای خۆی بەباشی نەگرتووە بەڵام من وەکو هەوڵی تاک بە بەردەوامی هەوڵ ماوە ڕێچکەیەک دروستکەم و کاریگەریش بەجێ بڵم لەسەر ئەوانەی کە لە سەردادا هەر بڕوان بە نووسین و لێکۆڵینەوە نەبووە لە سەر زمانی بڵین لەسەر موزیکی کوردی. و دیارە ئەمەش یەکێکە لە کتێبەکانت کە وەکو منهەج زیاتر لە خوێندنگاکان دەخوێندرێوانە؟ بڵێ ئەمە پار بڵێن بڵاوم کردەوە بڵێن نامیلکیەکی بچکۆلێ لەبەرەوەی لە قۆناغی خوێندنی پەروەردەییدا لە هیچ قۆناغێک لە یەکەوە تا 12 هیچ منهەجێکی موزیکی نییە کە بین بە خوێندکارەکانمان ئەم منهەجم دروست کردو هێشتا بڵێن بە شێوەیەکی ئەوە فەرمی نەبووە بە منهەجێکی خوێندن بەڵام زۆر قوتابخانە ئاگام لێ لەبەری کە مامۆستاکان هیچ میتۆدێکان بەدەستەوە نییە بۆ بەشێک لە بڵێن لە قۆناغی سەرەتاییتنان دواناوەندی و ناوەندەکانیش بەکارێنن تا خوێندکاران ڕۆشنبیرێکی گشتیان دەربارەی موزیکە بێت.
زۆر باشە دیارە دێنێ سەر بەشەکانی تری ئەو کارانەی کە بەڕێزت کردو یەکێک لەوانە مەسەلەی نوێکردنەوەی سرودینێتەوەیە پێم خۆشە تۆزێکیش لەسەرەوە بۆمان باسکەی کە ئەو کارانێکی بەڕێزت کردو چی بۆ من لە نوێکردنەوەی سرودا بڵێن کارمان نەکرد تەنها لە قۆناغی یەکی پەیمانگای هونەرجوانەکان لەگەڵ مامۆستا ئەنوەرقراغی کۆمەڵێک سرودیان نوێ کردەوە کە ئێمە ژۆکو خوێندکاران بەشدار بووین لەگەڵیانە بەشدار بڵێ زۆر باشە دیارە یەکێک لە لێکۆڵینەوەکانی کە کردوتە مەسەلەی میوزیک و سیاسەتە پەیوەندی و دوو بەشە بەلای منەوە بەڕاستی سەرنج ڕاکێش بوو چونکە زۆر لە بەرنامەکانی کە کردبێتم تاکو ئێستا لەگەڵ بەشێکی زۆری ئەدیبان یاخود چوزانم هونەرمەندان زیاتر پێیان وایە کە هونەرمەند یاخود ئەدیب پێویستە کاری خۆی بکە بەدەر لە سیاست و تێکەڵ بەکاری سیاسی نەبێ. هەڵبەت تێکەڵبوون بەکاری سیاسی لە ناو هێزێکی سیاسیدا جیاوازە لەگەڵەوەی کە تۆ پێت وابێ بەسم هیچ جۆرە پەیوەندێک لە نێوان ئەو دوو چەمکەدانە. پێم خۆشە کورتەیەک لەسەرەوە باس بکەی کە تۆ ئەو پەیوەندێ لە نێوان ئەو دوو چەمکەدا چۆن هەڵسەنگاندووە. دیارە ئەم پرۆژەی ساڵی قۆناغی سەی زانکۆ ساڵی 2012 بوو دەستم پێکرد بەم توێژینەوە تقریبا 2 ساڵ خەریکی بووم خۆتانەزان لەبەری کە سەر چاوە نییە پێویست بوو پشت بە گەڕانی مەیدانیم بەستم بۆ کەسانی کە لە بواری هەم موزیسیانن هەم لە بواری سیاسی کاریان کردووە و خۆتانەزان موزیکی کوردیش بە تایبەتی بە شێوەی زارەکی ئیلا یان تۆ پێویستە بوێ کە بچی شخصەکان بدۆزیت و کاریان لەسەرکەی هەمیشە پرسیارێک لە لای منەوە بوو بۆچی تاکی کورد هەمیشە سیاسیانە بیرەکاتەوە مناڵێکمان هەیە لە قۆناغی دوی ئیبتیدایی کوردانە بیرەکاتەوە ئەمە هەستمە کرد پاڵنەرێکەیە من ینی لەم کتێبا بەشێکی گەڕێنمەوە هەمووینە بەشێکی گەڕێنمەوە بۆ ئەوەی کە ئێمە پەروەردەیەکی سیاسیان ناکرین لە قۆناغەکان ئەوش لە ڕێگە ئەو سرودە نیشتیمانیانەی کە هەر لە یەکی سەرەتایی ئێمە لە گۆڕەپانی قوتابخانەکانە ئەیڵێن و ئەگەڕێنەوە بۆ مێژووی لە ساڵانی 1970 بە دواوە لە وەرگرتنی لەوەی کە بڵێن بەتایبەتی ناوچەی جەخت لەسەر باشووری کوردستانەکەم و لەژێر دەسەڵاتی عوسمانیا بوون جۆرێک لە کولتوری سرودیان هەبووە پاشان حکوومەتی ئینگلیزی ئەوی جۆرێک لە سرود کولتوری خوانیانێ زاڵکەم بەسەر شارە کوردیەکانەوە دوایەوە لە شۆڕشی شێ مەحموژە دیسانەوە ئەویش بە چاوکردن لەو دەوڵەتانی کە بینیوێتی ویستۆتی جۆرێک لە سرودی نیشتیمانی و تاکەکانی بە ئایدۆلۆژیەکی نیشتیمانیانە پەروەردەکە بۆی ئەمە لەگەڵمان ناماوەتەوە بە درێژایی مێژوو هەموو ئەو موزیسیانانی کە لە کوردستانە هەبوون باشووری کوردستانە جەختەکەمەوە چکە لێ کۆڵینەوەکەی من سنوورەکەی ئێرەیە هەست ناکەم هیچ موزیسیانێکی کورد هەبوێ کە گۆرانی و تۆ یا موزیکی ژەندە بێ دوور لەو هەستە نیشتیمانیە بوو بێ یا لە پێناوی لایەنە نەتەوەیەکە خەباتی موزیکی نەکردوێ من لەم کتێبا چەند نمونەیەکە هەر یەکێک لە هونەرمەندە دیارەکانی مێژووی مۆسیقای کوردی قادر دیلان ئەڵێ ئێمە ئەوەی کە لە حیزباتی پێمان نەکرا ئەمانەیە بە موزیک و گۆرانی پڕی بکەینەوە ینی دیسانەوە خەباتەکەمان بەردەوام بکەی ئەو لە حیزبی شوعیا کە نەیانتوانی پرۆسەکەیان سەرخێن ئەم جاران هاتنە لایەنی بڵین چاند و هونەر و ئایانەوە دیسانە و پەیامی ناسیۆنالیستەکان بڵاوکەنەوە کە میلەتە میلەتێکی 50 میلیۆن کەسیە خاوەنی خاک نییە ئەتر ئەم قۆناغانە قۆناغی درێژتیشمان تەنانەت لە خانیەوە لە 1600ەکانەوە ئەگوێزرێتەوە ئەم پەیوەندیە لە سەرەتایە لە ناو شەعرە و ئەدەبیاتایە دوایەچێتە مەسائیلی لاوکەوە و ئەو بەیت و بالۆرانەی کە لە ناوچەکانی کوردستانیان جۆرێک لە سرود و جۆرێک لە جێڕانەوەی پاڵەوانی یا ئەو دەردەسەریانی بەسەر کووردا هاتووە لە ڕێگای ئەو زلهێزان و یا ئەو میلەتانی کە هەمیشە کوردیان پارچە پارچە کردودان پۆلۆسیوە هەمیشە کورد ویستۆتی لە ڕێگای گۆرانی و ئەم مێژووە بڵێتەوە ئەگەر بچینە ناو لاوکەکانەوە سێرەکەین چەندان لاوکمان هەیە کە زیاتر فیگەرێکی سیاسیانی هەیە وەک لەوی فیگەرێکی خۆشەویستی و دڵاری هەبێ ئەچینە زۆر بابەتی تر لە موزیکی کوردیا لەو تایپە موزیکانی کە لە کوردستانە هەن سێرەکی زیاتر ئەمان بنەوە بۆ ناو سیاست کەواتە بە درێژایی مێژوو مۆسیقا و سیاست پەیوەندی هەیە بەڵام ئەوە تاکی کوردە درکی بۆ نەکردەوە ئەزانێ موزیک و سیاست بە بەیەکتری هەڵناکەنوە دوو چەمکن دژ بەیەک بە پێچەوانەوە ئەم لێ کۆڵینەوە بەپی نەک تەنها باشووری کوردستان یا کوردستان من بەدڵنیایە هەموو گۆیزەوی بەم پرۆسەی باشووری کوردستانە تێپەڕیوە و ئێمە
هەر بوارێک هەر ئایدۆلۆژیا ئاینیش بێ موزیک بەکارێنێ و دوای ئەوەی کە دەسەڵاتی ئاینی لە دنیا هێوا شەش پێگەی نامێنێ دیسانەوە موزیک یا پۆلۆتیک جێگایەگرێتەوە بۆیە دیسانە ئەمانیش موزیک بەکارە بنەوە بۆ وەکو ئامرازێک بۆ ئەوەی کە چۆن بگەن بە ئامانجی ئەو ئایدۆلۆژیایی کە دەستنیشانێتتر ئایدۆلۆژیاکە ناسیۆنالیستیە ڕاستیزمیە ئیتر نازان فیمینیزمیە هەچ بوارێکە بۆیە موزیک کارکتەرێکی زۆر باشە بۆ ئەوەی کە پەیامەکە بە خێرایی بگا بە دەمی خەڵک بە تایبەتی لە قۆناغێکی مێژوویە کە گەلی کورد لە باشووری کوردستان تەسەوڕەکەم لە هەر چوار پارچەکەشە ڕێژەی خوێندەواری کەم بووە بۆیە هەمیشە ئەم باسانە لە ڕێگای دەماودەم باسکراوە بۆیی ئەم چیرۆکانە سەیڤ بێیان لە بیر نەچێتەوە زیاتر بە شێوەی گۆرانی و لاوەکو ئەو جۆرە لە گۆرانی بڵین لە ڕووی ڕیتمیکەوە سربەستانە وتراوە بۆی هێوا شەش دەماودەم ئەم خۆی زیاترە لە وە نمونەی توێژینەوەکەم تیپی شەید کارزانە کە تایبەتە بە شۆڕشی نوێی باشووری کوردستان بە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان کە لەو کاتەیە لە قەوسەکە توێژینەوەکەی من توێژینەوەکی زانستیە میجلانگریەکی بڵین هۆکارێک نەبووە کە بڵێن یەکێتی نیشتمانی یا کۆمەڵی ڕەنجەرانیا شتێک هانی دابێ من ئەم توێژینەوەکەم تەنها سامپڵی توێژینەوەکە بۆی بەشێک لە ئەندامانی ئەم تیپە لە ژیانە مابوون زۆر ئاسانتر بووم بۆ پرۆسەکە کە من بگەمە ئەو خاڵی کە ئایا پەیوەندی موزیک و سیاست لە باشووری کوردستانە مێژەکەی گەڕێتەوە بۆ کوێوە ئێمە چۆن بتوانین سامپڵێکمان لە بەردەسابێ ئەنەلایزی کەین و شی بکەینەوە بتوانین بگەینە کۆمەڵی دەرەنجام کە پێشتر ئێمە درکمان پێ نەکردووە. مێژووی نمونونەکان زۆر کۆن نین ئەوانی کە بەڕێز نمونونەکان ئەتوانم بڵێم لە چاخەکانی ناوەڕاستەوە پیاە هاتووم بەس بەڕاگوزەر چکە زۆری بۆری لە توێژنەی زانستیا جێگای نابێتەوە لەو چاخانەوە پیاە هاتوون نمونەی کورتم هێنا ئەوانی کە بەرچاوم کەوتووە چەنە ئەتوانین دوایەوەی کەس کەس کتێبەکە خوێن تۆلوانە سەدان نمونەی تر زیاد بکە بەس هەستمە کرد بۆ گەیاندنی ئەو مەفهومەی پەیوەندی موزیک و سیاست لە موزیکی کوردیا چەنە وازام ئەو نمونانی کە دیا پەیامەکە زۆر بەڕوونیە گەیەنێ. بەڵێ زۆر باشە دەستەکانت خۆش بێ. تا چەند هەوڵت داوە مەسەن تۆ لە بواری لێکۆڵینەوەکانتدا تەنها سنووری باشووری کوردستان نەگرێتەوە و سنوورەکانی تر ببەزێنی بۆ بەشەکانی تری کوردستان ئایا ئەو ئیمکانیەتە هەیە یا دەتوانی؟ کێشەیەکی گەورەی من ئەوەیە ینی لە باشووری کوردستان یا توام لە موزیکی کوردیدا یا هوەر بەگشتی لە باشوور و لە کوردستانە هوەر پێویستی بە پشگیریە ناکرێت ئینسانێک بۆ نونە 12 ساعت کار بکات و دیسانەوە ئەوەی کە لە 12 ساعتە پێای کود و هوەرەکەی پێ بژێنە بەداخەوە لە کوردستان ئێمە هەمومان هوەر بارگرانیەک بەسەر شانمان و دروستی کرد نەگوکوێ باری شانمان کەم کاتەوە بەڵام وەکو ئەرکێکی ئینسانی وەکو ئەرکێکی نیشتیمانی و من وەکو ئەرکێکی ئەکادیمیش لەگەڵە زۆر جار هەوڵەیەم یانی و خەونی منە من تەنها لە باشووری کوردستانە کار نەکەم یا هەموو پەیوەندەکانی من نەبەستێتەوە بە سلێمانیەوە بەڵکو بەڵام ئەمانە فەندی ئەویانی تۆ ناتوانانی لێکۆڵینەوەیەکەی بۆ نمونە من هەنێ لێکۆڵینەوەی گەورەترم کردووە ئەتوان بڵێم 19 ساڵی تەمەنی بردو تا ئێستا نەمتوانیوە بڵاوی کەمەوە لەبەرەوەی کە باجێدەکەی ئەو نەزۆرە لێکۆڵینەوە چکە تۆ هیچ شتێکە نییە تۆ لەسەر ئەرزێکی ڕقیت هیچ نییە و پێشخانێکە نییە ئەنی من ئەشێ لەوانەیە ئەم چەند کتێبە یا ئەم چەند مقالەی کە نووسیومە بۆ ئایندەی ئەکادیمیستانی کورد ببێ لە بواری موزیکا ببێ بە دەرچەیەک کە بتوان پەنجەرەیەک یعنی من لەم قۆناغا هەمیشە هەوڵم ماوە ینی بناخەیەک دروستکەم ئەم بناخەیە لە باشووری کوردستان و دەستم پێ کرد چکە من تەنها لەوانەیە تواناکانم لێرە سنووردار کرابێ بەڵام وەکو هەوڵی تاک ینی بە خۆشحاڵیوە لەم ساڵە لەگەڵ گۆڤاری زریابە زۆرینەی ئەو وتارانە بەڵێنیانناو کە بیکەن بە زمانی کرمانجی کە ئەمە هەوڵێکی زۆر باشە بۆ ئەوەی کە بگوێزینەوە بۆ باکووری کوردستان و بتوانین دنیابینی ئێمە وەکو کورد کە هەمومان ڕاستە چوار بەشین بەڵام هەمومان یەک دڵ و یەک احساسمانەیە و چۆن بتوانین ئەنەلایزی موزیکی خۆمانکەین و ئەم زانیاریانە ئاڵوگۆڕ بێ و پەیوەندەکانیشم لەگەڵ ڕۆژهەڵاتە زۆر باشە و بە حکمی کە خۆم کەسێکی کۆمەڵایەتیم پەیوەندەکانیشم لەگەڵ ڕۆژاوە بەڵام موکو ئەوە نەکۆ کە من گەشتێکی مەیدانی بۆ ئەو ناوچانە بکەم زیاتر فێر بم لەو ناوچانە ئەو ژانرا موزیکیانی کە لەو ناوچانە هەیە ئەو کەلەپورێ دەوڵەمەندەی لە باکووری کوردستانیا لە ڕۆژهەڵات یا لە ڕۆژئاوا هەیە بەداخەوە من تا ئێستا دەرفەت نەبوو ئەوکەم بەڵام لە باشووری کوردستانە ئەتوان بڵێم فۆکسەکەم زۆر باشە و
ئەو هەوڵانی کە یاما تەسەورەکەم دەرەنجامی زۆر باشی وەتە بە گرنگێزانی بوونی ئەو پەیوەندیە بۆ ئاڵوگۆڕی زانیاری لە بینی بەشەکانی تری کوردستان بەڵێ کورد لەبەرەوەی میلەتێکە خاوەنی کیانی تایبەتی خۆی نییە بەر لەوەی میلەتی کورد ئەوەی کە لە میلەتێکی تر جیاکاتەوە کللتورەکەیەتی گۆرانەکانێتی هوەرەکەیەتی خەڵکەکەیەتی ئێمە ئەگەر بین بە شێوەیەکی ئەکادیمی ئەمانە لە فۆرمی نووسین و لێ کۆڵینەوە جێ بکەینەوە ئەجا ئەتوانی بناغی دەوڵەت و دەوڵەتداری دابنین چونکە یەکێک لە گرنگەکانی یاکێ لە پایە گرنگەکانی هەر دەوڵەت و نەتەوەیەک کللتورەکەیەتی گۆرانەکانێتی توراسەکەیەتی چۆن بتوانێت ئەمە دەستی پێوەگوری کە من پیشانی بە من لە تۆ جیاوازترم لەوانی تر جیاوازترم بۆیە ئەم پەیوەندیە لە نێوان ئێمە هەبێت بتوانین ئەم لێک تێگەیشتنا ئەگەر لە ڕێگای دیدارەوە بیا لە ڕێگای ئەم پەیوەندیانەی کە بە تایبەتی لە سۆشیال میدیا دروستی کردو کە ئەتوانم بڵێن تا ڕادەیەک ئەو سنوورانی کە لە چەند ساڵی ڕابردووە بوو ئێستانم بووە ئێستا زۆر بە ئاسانتر ئاڵوگۆڕی بێڕاکانەکرێ و هێواشش لە باکووریشەوە ینی ئەوەی کە منی بینم ئومێدێکی زۆر گەورە لە باکوورە ئابینمەش ئەوەیە کە خەڵکانێکی زۆری ئەکادیمی دەستیان کردو بەکارکردنێک لە قەوسەکە زۆر کوردانە بە زمانێکی سەردەمیانەکە ئەمە زۆر گرنگە لەگەڵ هەموو فشار و زەختی لەگەڵ خۆی عادەتەن کە فشار زۆر بێ هەستی ناسیۆنالیستی بەێسترە بێ لە باشووری کوردستانیش بە هەمان شێوە تا 5 ساڵینەوە یەک ئەو هەموو زوڵ مستەمەی لەسەر باشووری کوردستان هەبوو بەڵام هونەرمەندی کورد گۆرانیە کرد لە ژێرزەمینەکانە سرودینێتەوەیە خوێن بۆیە ینی عیلاقەی بەو فشارەوە هەیە لەسەری بەڵام ئێستا من لە باشووری کوردستانە کە فشارەکان کەمتر بۆتەوە پێویستە ئێمە زیاتر خۆمان ئۆرگەنایز بکەین لە ڕێگای دروستکردنی ئەنستیتوت و زانکۆکانەوە بتوانین ئیتر ژێرخانێکی کللتوری نووسینی هەم مەسائلی موزیک و هەموو بابەتەکانی تر لە خۆ بگرێت بیکەین بەس بۆ بناغەیەک بۆ هەر چوار پارچەی تری کوردستان بەست لەوە کرد کە ئێستا فشارەکان لە باشووری کوردستان نییە ینی کەمترە لە بەشەکانی تر بەڵام بەشەکانی تر تاکو ئێستا فشاریان لەسەرە بۆ نمونە تاکو ئێستا خۆ دەزانی لە ڕۆژاوا و لە باکوور بەردەوام لەژێر هەڕەشەدانە هەڕەشەی تورکیا و لە ئێستا دەفشارێکی زۆر دروست دەکرێت تا چەند پێت وایە گرنگە هونەرمەندان پاڵپشتی یەکتری بن لەو جۆرە حاڵەت و ڕووداوانەدا مەسەن لە هەموو بەشەکانی کوردستان پێویستیان بە یەکتری هەیە ئەوەی ڕاستی بێت بۆیە پرسیار دەکەم چونکە تۆ پەیوەندیەک لە نێوان موزیک و سیاسەتدا لە بینی ینی ئەتوانم بڵێم لە نامیلکەیەک بە نمونە بێنمەوە کە من زۆر جار وەکو نمونە باسیەکەم نامیلکەی ڕۆڵی ڕۆشنبیران لە شۆڕشی نەتەوەییدا عەبدوڵڵا وەجەلان لەوێ زۆر بە وردی وەکو سیاسەیەک وەکو عەقڵێکی سیاسی زۆر بە باشی تەحلیلی ئەو بابەتاکە کە ئەڵێ ڕۆشنبیر شۆڕش بەبێ ڕۆشنبیر و هونەرمەند نابێ و هونەرمەند و ڕۆشنبیر بەبێ سیاست و شۆڕش نابێ منیش هەمان بۆ چوونمێ ئێمە لە خەباتی سیاسیە ینی هەموو ئەو فیگەرانی کە هەیە تۆ لە دەرەوەی بازنەیە کاین لە دەروی بڕواایە شۆڕشێکمان هەیە پێمان وایە ئەم حکوومەت و دەوڵەتداریە ناتوانێت بە شێوەیەکی باش پیادەی سیستەمێک بکە سیستەمێکی هەبێ بۆ موزیک سیستەمێکی هەبێ بۆ هونەر سیستەمێکی هەبێ بۆ کەڵچەر سیستەمێکی هەبێ بۆ بەڕێوەبردننی دەوڵەت تۆ لەسەر چیاکان ئەم سیستەمە دروستەکەی داڕژی تۆ بۆ هەچ کاتێک کە وڵاتەکەت ئازاد کرد بیتەوە ئەم سیستەمە ئەدا بکەیت سەر ئەو کەڵچەرەی کە خۆ دویستوتە ئەمە ئیشی هەموو سیاسەکە کەواتە هەموو ئەو سیاسیانی کە هێنە ئەوانی کە باوەڕان بە مەسائلی ناسیۆنالیستی هەیە یان مەسائلیان بە تایبەتی ئەگەر بیبێسینەوە بە کورد و شۆڕشەکەی ئەوانی کە باوەڕیان بە کوردبوونەیە ینی حتممە نەبێ ینی بە شێوەیەک لە شێوەکان هەڵوێستی هەبێ هەڵوێستێکی هونەریانە ئەگەر مەسائلی کوردانەش نەبێ مەسلەیەکی ئینسانی هونەرمەند دەبەستێتەوە کە قەتڵعامی دەیان کە سەکرێ هونەرمەند دەبێ هەڵوێستی هەبێ یا بۆ نمونە ئەبێ شاعیر ڕۆڵی هەبێ من نامێ بچوان زۆر تەفاسیل بمە سەر هەنێ بابەت بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە ڕاستە فشارەکان لە باکووری کوردستان زۆرە یا لە ڕۆژهەڵات زۆرە یا لە ڕۆژئاوا زۆرە بەڵام من ڕۆژانە سەدان گۆرانی تر سەدان گۆرانی سیاسی تر لەدایکە بێ بۆ خاڵیکردنەوەی ئەو زەختەیە کە لەسەر تاکی کووردە و خەباتەکە بە شێوەیەکی تر خەباتێکەیە لە چیاکانە خەباتێک شێ لە ناو شارەکانە کە خەباتی کللتوریە و ئەوەی کەی بینین
دەیان کۆنفرانس و دەیان ئاکتیڤیتی لە باکووری کوردستانە لەسەر و هەموو ئەو فشارانی کە لەسەریانە ئەکرێ کە ئەمە نەتیجە لە کاتێکە ئەگەر کورد توانای هەبێ خۆی سربەخۆ بکە لە ئایندا ئەمە ئەتوانین دیسانەوە لەسەر ئەم توراسی کە لە ناو شارەکانە دروست بووە دیسانەوە خۆمان بنیاد بنین و خۆمان دروست بکەینەوە کەواتە هەم فشارەکە گرنگە لە باشووری کوردستانە ڕاستە خەڵکێک ئەزیێتە کێشێ بەڵام هەزارەها ژانرای تری مۆسیقا و گۆرانی و ئەدەبیات دروستە بێ کە لە تایپی سیاسێکە بەڵام هەچ کاتێک کە شۆڕژ وەستا شۆڕش سەرکەوت یا شۆڕش دەنگی نەما دەنگی تەقە نەماوە دەنگی ژۆڕشێکی بڵین ئەدەبیاتی سیاسی گۆرانی سیاسی هوەری سیاسیش لەگەڵدا کپە بێ و بەرەولایەنە ئینسانی خۆشگوزارانەکەی ڕوا بەلەولایەنە ئارامەکەی ڕوا کە ئیشی ڕاستەقینەی هوەرەوەتە قۆناغ و بارودۆخ کارگەری لەسەر هوەرمەندیش بەدڵنیان هەر گۆڕانکاریەکی سیاسی هەر قۆناغێکی سیاسی موزیک و هەموو کایەکانی کولتور لەگە خۆیان گۆڕە ئەمە وا بزانم چەمکی ئەوانەی دی لە موزیکی کوردی داکە کۆ مەڵێ وتارە کۆکراوتەوە وەبزانم ئەمەیانە بەشێک لە وتارەکانت وەرگێڕاوەتە سەر زمانی کرمانجی نەخێکتێبی موزیک چییە؟ ئەمەیان دوو وتاری تا ئێستا بڵاو بۆتەوە دوو وتاری پیشیشەڵا ئەوەی موزیک چییە؟ ئەمە کۆمەڵێ وتارن زۆرینیان لەسەر موزیکی کوردین بەشێکان ئەوە نیە وەرجێڕان ئامادەکردن لەبەرەوەی ئەو بابەتانە لە موزیکی کوردیا ببێ بە سەرچاوەیەک بۆ خوێندکارانی لە پەیمانگەی زانکۆکانان کە ساڵانە راپۆرت و توێژینەوەیان هەیە بۆیە لە چەند پەنجەرەیەک بە خێرایی پەنجەرەیەکی بچکۆلەم کردبێتەوە لەسەر باسێ بۆی ئەگەر هەش خوێندکارێک بیەوێ توێژینەوەیەکی زانستی کە ئەمە پەنجەرەیەک بێ و خۆی ئەگەر توانی پەنجەرەکە بکاتەوە بچێتە ئەودی پەنجەرەکەەوە من تەنها ئەو نەتوانیمە سەرقەڵەمێک بەجێ بێڵم خۆتان نزان ئەمانە هەوڵی تاکن ئەمە پێویستی بە مؤسساتە پێویستی بە پاڵپشتی حکوومەت و وەزارەتێکە نەک تەنها کەسێک بەڵام من ئیتر ئەو نی لە دەستم هاتوێ ئەو پێکراوە دەستەکان خۆش بێ زۆر لە دەساتەوە وابزانم هەندێک کاری هوەری شت کردووە لەسەر مەسەلەی تونند و تیژی بەڵێ لە قۆناغێکی ئەتوان بڵێم لە قۆناغی پەیمانگای هونەرە جوانەکان هەنێک کەیسەیە کە لە کۆمەلگای ئێمە لە پڕێکا دروستە بێ ئەگەر هەستێکی هونەرمەندانەوە هەبێ من خۆم جگەلەوەی کە ڕاستە موزیسیانم بەڵام ئەتوانم بڵێم 18 ساڵ ئەزمموی کاری NGOم هەیە لەگەڵ ڕێکخراوی لۆکاڵی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکانە کارم کردووە لە ڕێکخراوی بڵین ئەنتوێنی ئەمریکی بووم لە MRDS ئەمریکی بووم دامەزرێنەری کوردیای سویدی بووم و لەگەڵ چەند ڕێکخراوێکی سیاسی شەکارم کردو بۆ ماوەیەکی چەند ساڵێک بەڵام لە قۆناغێکە من باوەڕم بە کاری سیاسی نەماوە زیاتر کاری ڕێکخراوی ناحکومی هەڵبژاردووە و لەگەڵ سیاست دەکەی بە جۆرێکی تر لەوێ خەباتێکی ئینسانیان ناکە ئینسانیانە بەڵام جۆرێکیش لە سیاسیە بتەوێت مەسەلەی بوونی تونند و تیژی ئەمە جۆرێکە لە ململانەی نێوان دوو ڕەگەز لەسەر مەسەلەی زاڵبوونی دەسەڵاتەمەش بۆ خۆی جۆرێکە لە سیاسە دەگەر ڕاستە خۆش ئەوەی مەسائلە ئینسانەکە زاڵ بووە بە سەرما زۆر بەو شێوەیە بیر نەکرێتەوە بە تایبەتی بۆ نەوە تونند و تیژانەی لە ساڵانی ڕابردووە بەرامبەری ئافرەتی کوردەکرا من دوو کاری زۆر گەورەم کرد یەکان بە ناوی دوعای کام بە ناوی شەرەفە دوکان سلێمانی و لە هەولێر بوون کە تێکەڵکردنی هەموو هونەرەکان بۆ هونەری شێوەکاری هونەری موزیک و هونەری شانۆ لە کاتی خۆیان دەنگانەوەیەکی زۆر باشی هەبوو لە هەنێ بواری تریشاوەک زۆر جار بۆ نمونە هەنێ هەڵەی بڵین زەقە بینی لە ناو کۆمەلگاکە زۆر جار منۆکو توانە خۆم بۆ نەژیراوە هەنی لەوانێ زۆر جار کەمپینم بۆ کردبێ و بەتایبەتی ئەو بارانەشی کە بەسەر میلەتەکەمانە هاتووە بۆ نمونە ئەو کارە ساعتی بەسەر یەزیدیە هات ئەتوانم بڵێم بۆ ماوەی 5 ساڵ 4 ساڵ زیاتر من لە خزمەتی یەزیدەکانە بووم بە خۆبەخشانەوە وتوانیم ژیانی چەندان یەزیدی لە مردنی حتمی ڕزگار بکەم لەگەڵ خۆم و خێزانەکەم سەرەتا خۆبەخشانە دواتر ڕێکخراوێکی ئەمریکی پاڵپشتمان بوو و ئەو بۆ نمونە بۆ خەستەخانی هیوا چەند پرۆسی بڵێن پرۆژەیەکم جێبەجێ کرد کە و کاتێک کە بڵێن کێشەی اقتصادیمان هەبوو و هەنێ لایانی بۆ نمونە کەم تەرخەمی بواری تەندروستی ئەم بابەتانە من هەمیشە هەڵوێستی تایبەتی خۆم هەبووە لە هەموو مەسەلە نەتایەتەکانیشە هەوڵم ماوە ئەگەر بە تێکستێکی بچکۆلەش بێت هەڵوێستی شخصی خۆم وەکو ئینسانێکی کورد دەربڕم ئەمە چەند پێت وایە گرنگە پەیوەندی لە نێوان ڕێکخراوەکەی کۆمەڵگەی مەدەنی و بە تایبەتی ژنان لەگەڵ هونەرمەندان هەبێت بە هەموو بەشەکانی ئەو چێ مەسەلەی موسیک بێت مەسەلەی شانۆ بێ
یا هەریەک لەو ببوورە هەرێک لەو بەشانەی تر کە کاریگەری ڕاستە خۆی دەبێت مثلا زۆر جار ڕەنگە ببوورە ڕێکخراوێکی ژنانە گەر بێکار لەسەر هەندێک مەسایل بکە بەقەدەوە کاریگەری نەبێت کە کۆمەڵی هونەرمەند لە بواری شانۆدا شانۆیەک پێشکەش دەکا کە زیاتر کاریگەری لەسەر بینەر و جەماوەەر دەبێتن لە نەهێشتنی جیاکاری ڕەگەزی بەسەن پێت وایە بوونی پەیوەندی لە نێوان ئەو بەشانەدا گرنگە هەبێتن بەدڵیایی باسام هوەر ئامرازێکی زۆر باشە بۆەوەی کە ئێمە بۆ هۆشارکردنەوەی کۆمەلگازان ئیشی هوەر بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە کۆمەلگا هۆشارکاتەوە لە قۆناغی کۆبمان باتە قۆناغی تر لە بڕواایە کۆبمان با بۆ بڕواایەکی تر من زۆر جەخت ناکەم و لەسەر ئەوەی کە ڕێکخراوەکان ئەیانێت چی بکەن چکە ئەم ڕێکخراوانی کە لە کوردستان ئاهانیکان ئامانج و بەرژەوەندی تایبەتە دروستیانەکە ئەنێکیشیان هەستێکی بۆ نمونە ئینسانیانیە دروستیەکە بۆیە من ناتوانم نامێ هەڵسەنگانێکی ڕۆڵی ڕێکخراوەکان بکەم لە باشووری کوردستانە هەر یەکیان بە پێی ئەونی کەویستۆتی توانیوەتی خزمەت بە دۆزی ئینسان بکە یا ژن و یا جیاوازی ڕەگەسی ئێستا قۆناغەکان ئەگەر سێریکەی لە چاو جارانە زۆر فەرقی هەیە ڕاستە لەوانەیە لە ڕووی ئامارەوە دایم توندوتیژەکان زیاتر بێ لە ساڵانی ڕابردوو بەسەمە پێیوەستە بۆی کە ئازادی هەیە خەڵک ئێستا شتەکان ناشارێتەوە لە ڕێگای سۆشال میدیا قساکە لە ڕێگای دەستکانەی کە بۆ مەسایلی توندوتیژی دروست بووە بەڵام بەربڕوای من دەستگاکایە بڵێم ڕێکخراوە هی ژنان ئیتر هەج بوارێکی تری ئینسانی ئەوانە توان هوەرەکان بەکاربێنن بۆی کە زیاتر کۆمەلگا هۆشارکەنەوە لەوانەیە لە شانۆگەریەکە کاریگەریەکی لەسەر 200 کەس 300 کەس یا 500 کەس بەجێ بێڵێ زۆر بە خێرایی پرۆسەکە ئەمێ بە بابەتێکی زارەکی و خەڵک لەوانەیە هێوا شێش کاریگەری لەسەر بەجێ بڵە و معنی بۆ نمونە نەهی لەو جۆرە مەسائلی توندی و تویژێ بکە یا هەر بوارێکی تر بەڵام ئەگەر بیکەینە قەوسێکەوە مەسائلی ژن بە بڕای من ژن ئەبێ خۆی خەبات بۆ خۆی بکانێک پیاوان بۆی بکە ئێمە لە کوردستان زیاترەکان پەیوەندی بە ژیانی هەردووکیانەوە هەیە ینی بەڵام ئەوەی ئەم قۆناغ هاوکاری و پشگیری یەکتری دەبێتە تەواوکەری زۆر لە قۆناغێکە ئەتوانم زۆر جار پیاوان لە مەسائلی بزنسا کەسی ژنانیان کردبێ بە هۆکارێەوە بۆ زۆر جار لە زۆر ئۆرگانیزیشنایە لە زۆر ڕێکخراوە فیگەری گەنجانەکرێ بە کاڵایەک بۆ بازرگانی کردن لەوانێ زۆر جار ڕێکخراوەکانیش ژنانیان کردبێ بە بەشێک لە پرۆسی پارەپیاکردن بۆیە من بە بڕای من ژنان خەباتی خۆیان پێویستە بکەن لە بۆ لەو بواری کە بڵین دژە بۆ چوونین و لەگەڵەوە شایم ژن و پیا ئەمە هەردووکی تاواکەی یەکتری مەسەلەکەمان ئەوە نییە بەس چۆن ئازادیانی کە بۆ کار دەکەن بۆ گۆڕانکاری ئەو گۆڕانکاریانە ئەگەر پێکەوە بی لوارین دوو لە ئایدیا فێمینیزمەکەی دڵنیام کۆمەلگایەکی باشتر و جوانتر و لە باشترمانە بێت بەڵێ بێگومان لە ڕاستیدا ویستم پرسیاری ئەوە بکەم کە جگە لە بواری ڕێکخراوەکان کە بەڕێزت کارت کردووە لەگەڵیانە و هاوکات بەشێکی لە هونەرمەندان کە کار لەسەر ئاستی ڕۆشنبیری خۆیان بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری خۆیان تا چەند پێت وایە گرنگە مەسەن بەشێک لەو کەسانی حتا زۆر جارە و ژنانەش کە ڕۆڵە بینن لە بواری شانۆ یان لە هەر بوارێکی تردا ئەو تێکستەی کە هەڵی دەبژێرن بە ناڕاستە و خۆ بەرهەمهێنانەوەی هەمان عقلەتی پیاسالاریە مەسەن بۆ تۆ چونکە بۆیە ئەو پرسیار دەکەم تۆ بجگەلەوەی کە لێکۆڵەر و نووسەر و هونەرمەندی هاوکات لە بواری فیلم و ئەوانە شاکار دەکەی بزان فیلمێکت لە ماوەیە لە فستیڤاڵی فیلم لێرە نمایش کرا تا چەند بۆ تۆ گرنگە کار لەسەر تێکستەکەی بکەی ئایا ئەو تێکستە تا چەند مەسەڵەن جیاکاری ڕەگەزی دروست دەکات تا چەند مەسەڵەن جۆرێک لە بەرهەمهێنانەوەی عقلەتێکی پیاسالاریە یاخود جۆرێک لە چۆزانم هەر شتێکە تۆزێک نامۆ بێ بە کللتور دووبارە دەبێتەوە دیارە یەکێک لە کێشەکانی ئەتوانم بڵێم هوەر بەگشتی نەک تەنها موزیک نەبوونی ئەو کتێبانەیە کە لە بەردەستی جەنابتە نەک بڵێن کتێبەکانی توانە پێویستمان وەکو سەرچاوە زیاتر وەکو چکە مەسائلی هوەر ڕۆشنبیریە ڕۆشنبیری کتێب دروستیەکە نووسین دروستیەکە بیرکردنەوە دروستیەکە کە تۆ هەر هوەرێک خاڵی بێ لە بیر لە بیرکردنەوە طبعا شتێک دەرەچێت کە ئەوەیە کە ئێمە چاوەڕێی ناکەین و بە درێژایی ئەو چەند ساڵی کە من لە بواری موزیکا کارەکەم یا لە بواری هوەرە ئاگاداری زۆرێک لە کایەکانی تری هوەرم
ئەبینم هەمان و معاناتەی من لە موزیکە هەمە لە هونەری شێوەکاری و شانۆشە هەیە ئەمە کەمترین سەرچاوەمانەیە کە بە زمانی کوردی بتوانین تعبیر لە مەسائلی هونەر بکەین و بتوانین کوردانە بیر لە هونەرکەین ئەو تێکستانی کە دروستە بێت دیسان و پیاوێک بۆ ژنێکی هێنووسێ لەوانەیە ڕۆحێکی ژنانە نەبیا و ببوورە و بەرهەمانی کە لە کوردستانە بەرهەمێن دیسانە و پیا و بەرهەمێنێ لەوانەیە ئەحساسی پیا و زاڵترەوێ یعنی ئێمە جیاوازی ڕەگەزی دروست ناکە پەیوەستە بەوەی کە ئەوەی کە پرۆدیوسی پرۆژەکەکە پیاوە باعقلێکی پیاوانەیەکە لەوانەیە گەر ژنێک بێت تۆزای جیاوازتر بێ من وەکو شخصی خۆم چەند تێکستێکم کراوە بە گۆرانی لەلایەن ژنانەوە بەڵام هیچ ئەو هەستە پیاوانەیەش بەرجەستە نەبووە بەڵام ئەشێ پێویست بێ بەوەی کە من ئەزانم تێکستەکەم بۆ چێ نووسی و ئەیەم بچێ بەڵام زۆربەی کاتە و هونەرمەندانی ئێمە لە بواری شانوە تێکستێکە گرێلەوانی عەرەبیە ئەی کوردێنێت بە شێوەیەک لەگەڵ کەیسێکی کوردیا تێکەڵیەکە یا بۆ تێکستێکە لە دێوانێکە دەریێنێ لەوانەیە سەردەمی نالی بێ هیچ ڕەتێکی بەم سەردەمەشەوە نییە بەڵام لە فۆرمی گۆرانیە جارێکتر پێشکەشێکات و ئەو کێشانە دروستەکە کە جەنابە باسێکی یعنی موزیک و هونەر و گۆرانی و هەموو بابەتەکانتر ئەبێ زادی ئەم ڕۆژگارە بن یعنی بێت تعبیر بن لە هەستی ئەمڕۆ بۆ نمونە ئینسان نابێ بە لۆژیکی 100 ساڵ لەمە پێش گۆرانی بڵەوە بیر بکاتەوە ئەمە بێ فۆرمێکی تری تازەی گۆرانی وتن هونەرەکان بینینە گۆڕێ کە ئێستا خۆتانزان دنیای تەکنۆلۆژیا و گۆڕانکارەکان چەند خێران یعنی چرکە زۆر لە چرکە کەمترە گۆڕانکارەکان بۆیە ئەمە پێویستە بەوەی کە ئێمە نەماتوانیەوە بە باشی خۆمان بگونجین لەگەڵ ئەو گۆڕانکاریە نێودەوڵەتی و یا بڵێن جیهانگیریانی کە لە دنیای ڕویان ناوە و ئەش پێی هۆکارەکەیەوەکەوە بێ من هەمووی ئەبەستمە بۆی کە دەوڵەتێکی خۆی بەڕستوانە لە ئێستادا زۆر جار گلی و ڕەخن دەکرێت و باسیوەت کرد کە هەندێک جار تێکستێگەێنێت مەسەن دەیەوێ بیکوردێنێ بۆ نمونە ئەو هەموو فیلم و دراما تورکیانێکە لێرە نمایش دەکرێت تا چەند پێت وایە جۆرێک لە لێکچوونی هەیە بۆ کۆمەڵگەی ئێمە یاخود ئەگەر نیەتی ئەمە چ جۆرە کاردانەوە یاخود لێکدانەوەیەکی بۆ دەکەی بەڕێزت لە بەرامبەر من ئەتوانم بڵێم بەداخەوە ئەوانی کە لە بواری بازرگانیە کارەکەن مێدیا بەکارێنن بازرگانی بە شێوەیەکی وەکو هەموو فیگەرەکانی تر وەکو هەموو سێکتەرەکانی تری کوردستان بازرگانی هونەر زۆر بەناشرینی بەکارێنێ یعنی ئەو بازرگانیانەی لە قەوسێکە هەمیاننا کە لە کوردستانە هەن بیر لە ئایندەیەم کۆمەلگا ناکەن و هەچ جۆرێک لە فلم کە خەڵک سەیری بکە ئەو ئەیێنێ و گرنگەوێت کاڵایەکی بازرگانی لە ڕێگای ئەم فلمەوە پیشانی باێتتر جۆرێکە لە ماسی جۆرێکە لە شیر جۆرێکە لە معجوونی دەمودان هەچیەکە مەبەستەکە مەبەستی پێشخستنی کەڵچەریە وڵاتەنیە بۆی هەر جۆرە فیلمێک بێ کێشە نییە بەڵام ئەو میدی ئەو بۆنەوە بازرگانانی کە ئیش لەسەرواکەن با کار لەسەر بەرەمێنانی فیلم کارتۆنێکی مناڵانە کە بتوانێت کللتورێکی جوان ئایندیەکی جوان بەرهەمێکی ناوخۆی ژەسە کۆمەڵە گەنجی خۆداسای زۆر بتوانە هەن ینی کاری زۆر جوان دەکەن بۆچی ئەو بەرهەمانن مەسەن سوودی لێوەرناگیرێ لە کاناڵە کوردیەکانە کە بەرهەمێکی ناوخۆیە کۆمەڵە گەنجەهانیەدەی دەستی دەگری و دەتوانی گەشە بە بواری هونەری بدەی لە هەرمی من زۆر جار تعبیرێکم داناوە کە ئێمە زیاتر حەزمان لە کاڵای سینیە حەزمان لە شتی هاندمەید نییە ئەوانەی کە دروستکراون بەدەستی ئینسانی کورد دروستەکە حەزەکەین هەر وەکو هەموو شتەکانی تر وەکو جلوبەرگەکەمان وەکو هەموو بارەکانی تر حەزەکەین لە دەرەوە بمان بێت بۆیە ئەمیش هەر هەمان شتە ینی بۆ نمونە لەوانەی درامایەکی کوردی لەبەرەوەی کە لەوانەیە نتوانێت بە کوالێتێکی باش بەرهەم بێنێ لەوانێت دەقێکی باشمان نەبێت نووسەرێکی باشمان نەبێ بۆیە ئێستا شتێکی حاضرێنێ و خەڵکێکی زۆر سەیرەکە و دوجار کارەسات لەسەر ئایندەی تاکەکانی کۆمەلگاکەی دروستەکە بەداخەوە ئێمە لە زۆر بوارە وردبینانە ینی بۆ ئایندە بیر ناکەینەوە بەس کاتی وە هەموو شتە سینیانەی کە لە بازاڕ هەن درامەکانیشمان ئەتوان بڵێن درامایەکن جۆرن درامایەکی کللتوری بازاری پێڵەن لە هونەرە هونەری کللتوری بازاری هەیە کە بتوانین ئێمە بۆ پەرداخە ساخ بکەینەوە زۆر گرنگترە لەوەی کە ئایا کللتورەکەم بەرەو کوێگەێنە ئەوەی کە من بزانم لە بواری شانۆیی مناڵانیش کار لەگەڵ مناڵانە کردووە تا چەند تۆ کار لەسەرەوە دەکەی کە مەسەلەن ئەو مناڵانە بە شێوەیەک ڕابهێنی لەسەر ئەو هونەرە کوردیانە یاخود ئەو شتانی کە دەزانی کاریگەری لەسەر مناڵە بێ بۆ پەروەردەکردن و پێگەیاندنی
مەسا و تێکستانی کە هەڵی دەبژێرن تا چەند کوردیە زیاتر یاخود لەگەڵ واقعی کۆمەلگاکە دەگونجێ. من لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی دوای قۆناغی پەیمانگای هونەرە جوانەکان ئەبری مامۆستای قۆناغی سەرەتایی بووم، مامۆستای موزیک لەگەڵ هاوڕێکمان بەناوی ڕێبنستی قسا وەبزانام لە ئەڵمانی ئاژی چەند کارێکی شانۆییمان کرد بۆ ئەگەر هەڵە نەبووم خانەی نەورۆزی نابوو من موزیکەکانم بۆ دروستە کرد دەقەکان زۆربەی ڕێبین خۆی ئەینووسی بڵین ئەیتر بەشێکی کۆمیدیا بوو بەشێکی ئاراستەکردنێکی پەروەردەیانی مناڵ بوو وابزانام جۆرەشتانە جگە لە ئێمە دەیان کەسی تر لە کوردستانە ئەم کاری کردو بە تایبەتی مامۆستایانی شانۆ و هەوڵی ئەتوانم بڵێم باشەیە بەڵام نەتواندراوە ئەمە بۆ ڕێک بخرێت کە سە و بە هەوڵی تاک ئەم لایەنانی کردو بە بڕای من بە سیستم نەکراوە بۆ سیستەماتیک نیە هەوڵی تایبەتی خۆیەتی وەکو هەموو کارەکانی تر لە بواری شانۆیان ڕەنگە هەموو کەسێک لێ سوود بەخش نەبێت ئیتر بە پێ ئەو هێزەیە کە تۆ هەتا ئەو بێدایە کە پاڵپشتی تۆکە ئەو باجێتەیە کە لەسەر تۆیە تۆ توانی چەند بگەنیا لە قوتابخانەیەکەوە توان بیکەیتە 10 قوتابخانە 15 قوتابخانە بەڕێی من هونەر و کۆی هونەر پێویستە لە قۆناغی پەروەردەی و گەشەی پێ بدرێ بۆی تاکێک بێ پەروەردەی موزیک و هونەرۆمانە لای گرنگ بێ ئەنجا ئەمە ئەتوانین گۆڕانکارێکە دروستکەین و ئەتوانین هونەری شانۆ شێوەکاری موزیک پاڵپشتێکی بەهێزی بواری پرۆسەی پەروەردە بێ لە باشووری کوردستانە بە هەچ ئاڕاستەیە کە ئەگەر ئێمە بمانێ لە ئایندا دەوڵەتێکمانە دەوڵەتەکەمان چ جۆرێک بیرەکاتەوە ئێمە ئەتوانین لەم قۆناغەوە لە مناڵەکانمانەوە دەست پێکەین ئەتوانم بڵێم تاکێکی ساغڵەم بنیاد برین و هونەر ئەتوانێت ڕۆڵێکی زۆر کارابژیان لەم وارە بەڕستوانە تا چەند تۆ هەوڵتداوە لە کارە هونەریەکانت یاخۆت هەتا لە لێکۆڵینەوەکانیشت بەشێک لە ناوچەکانی تری دەرەوەی شارەکان بگرێتەوە لەسەر زۆر جار کارەکان هەمووی لە قەتیس دەکرێت لە ناو شارەکاندا زۆر لە شار و شارۆچکەکانی خودلادەکان بێبەشن لە سوودوەرگرتن لەو کارە هونەریانە بەداخەوە ناڵێم ئێمە هەنی دەستگا هەیە لە کوردستانە کە ئیشانەوەی ئەوانە نیکەکانی و مشکلەکەیە زۆر جارەمە ئیشی من نییە بەڵام لەوانەیە زۆر جار ئێم بمانێ بیکەن بەڵام نەماتوانی بێ من وەکو شخصی خۆم نەمتوانیوە لە سنووری دەرەوەی سلێمانی هەنێک کارکەم تەنها بۆ نمونە سیمینارەکانم گواستۆتە بۆنم بۆ قەڵات زێ بۆ هەولێر بۆ چەند شوێنێکی ترکە سیمینارەکان زیاتر لە چوبارەکان لە بواری موزیکە ویستومە هەمیشە ینی ئەو بەرهەمانی کە هەمە تەنها وابەستە نەبە بە سلێمانی بگوێزرێنەوە ئەگەر خۆشم نەتوانی بە کتێبەکانم ئانی نردوتە ئەو ناوچانە تەنها ڕۆشنبیرێکی موزیکی دروستکە چکە بەڕاستی و شوێنانی کە تۆ ئاماژۆ پێ زۆر گرنگن بەڵام وەکو تر وەکو لایەنی لێ کۆڵینەوە من کارم وەکو ئاماژۆ پێ لە فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی لە سلێمانی من فیلمێکی تیا بوو کە دەربارەی گۆرانی هەورامی بوو کە هەوڵ و کۆشی 7 ساڵی من بوو لە بواری گەڕام بە دوای گۆرانی هەورامیە واتە من هە لە ناو شارە کار ناکەمانی چمە دەرەوەی شار بە تایبەتی کۆکردنەوەی ئەو فەرهەنگە دێرینەی کە کورد پێویستە لێ ئێستا و کاری وەسەکە چکە هەمویان لە لێواری لە ناوچوونان بە خۆشحاڵی ماوەی چەند ساڵێک یانی وەکو هەوڵی تاکدیسانەوە بە توان بڵێم بودجەی خۆم و بە گرفانی خۆم و توانەکانی خۆم و ماندووبوونی خۆم لە هەورامان توانیم بەشێکی زۆر لەو توراسە لە بواری گۆرانی و مێژووی مۆسیقایی هەورامی بپارێزم و ئەمساڵ لە فیلمێکا کۆمان کردەوە لە 22 دقا ئیشەڵڵا لە ماوەیەکی نزیەکە کە نازانم کێیە کتێبێکی قەبارە گەورە لەسەر ئەو توێژیرەوەی چەند ساڵی من بڵاوەکەمەوە کە دەرباری مێژوو جۆرەکانی گۆرانی هەورامی لە باشووری کوردستانە دەستەکان خۆش بێ جگە لەوە بەرهەمەکانی داهاتوو چییە؟ من ئەگەر دوو کتێبی ئەم نیمچەیانە ئەمە هەوڵێکی پراوێزی منە ئەویش ئەوەیە کە ئەمەوێ ژمارەیەکی زۆر 50 بابەتم حازرە لەسەر ینی بڵێن بە شێوەی نامیکە کە ئەمە ژمارە 1 و 2 بڵاو بۆتەوە ئیشەڵا بەم نزیکانە 2 ژماری تری دەرەچێ ئەمە لەم ساڵا بڵاو کراوەتەوە ئەمەوێ ئەم 50 ژمارەیەک تاوا کەم چکەم 50 ژمارە توانێت کلینێکی زۆر باش بگرێ بە تایبەتی لە بەری کۆ من خۆم خوێنکاری پەیمانگا و زانکۆ لە معاناتی خوێنکار و پەیمانگا و زانکۆکان تێگەم ئەمانە ئەم نامیلکانە پەنجەرێکی بچکۆلێ بێ بۆ ئەوان و لێکۆڵینەوەکانیش کە پێویستی بە کاتی زیاتر و پێویستی بە زیاتر ئاستەدیکردن و سعیکردنەتیا هێوا شێش بە پێ قۆناغانی کە لە توانامە هەیە بتوانم بڵایان کەمەوە کە ئەتوانم بڵێم زۆرینەیان تەواو بوون و من نەمتوانیوە چاپیان بکەم
ئەویش کە هۆکارگەلێکی زۆر هەیە لە کوردستانە یەک لەوانە بازاری کتێب زۆر خراپە لە کوردستانە ینی ئێمە کە 1000 کتێبەکەین بەداخ و 1000 خوێنەری مۆسیقانیە کە ژمارێکی زۆر کەما توان بڵم لە نزیکی 7 ملیۆن کەسە پێویستمان بە 1000 کەسە کتێبەکانمان بکڕە نەک لە پێنای ئێمە قازانچکەی لە پێنای پرۆسەکە بەردەوامی بین و ئێمە دیسانەوە ئەوەی گرفانی خۆمان نەکەینە بواری فەرهەنگیەوە بەداخەوە حکوومەت و شتانە لە کەیسە تێناگا وەزم لەگەڵ گۆڤارێکیش کار دەکەی ویستم ئەو پرسیارەشت لێ بکەم چکەماوی بەرنامەکەمان زۆر نەماوە بۆ بەرە پێم بڕێ قسەکان لەگەڵ گۆڤارێک لە باکووری کوردستانە بەڵێ لە پێشتر ئاماژەمان پێ گۆڤاری زیراب ژمارە تاسە ژمارە 3 دەرچووە من لە ژمارە 3 دوو بابەت مینیتا بوو بۆ یەکەم جارە بە زمانی سۆرانی لە ئەستەمبوڵا بابەتێک بە زمانی ئێمە بڵاوکرێتەوە کە خۆشحاڵی منەوە چانسیان بە من بڕیکەیەکەم وتار بە زمانی سۆرانی لە ئەستەمبوڵا کە ساڵانێ زمانی کوردیان تیا بڕێوە ئەمە هەستێکی زۆر خۆشییا بە من دیارە گۆڤاری زریاب گۆڤارێکات کار لەسەر موزیکی کوردیەکە کۆمەڵی کەسانی باشن لەوێ خەبات لەو بوارەکەن بۆ ژماری داهاتوو بەڵێنەکە دوو بابەتی تری من هەر بکەنە سەر زمانی کرمانجی بۆی بتوانین ئەو لینکە دروستکەین لە نێوان باشوور و باکوورە و بابەتەکانمان هێوا شێش لێ کۆڵینەوەکانیش زیاتر و سنوورە تێدەپەڕێنە کاتی شتێکی دڵخۆشانە ئەو سنووری تێپەڕانووە و بە ئومێدین بابەتەکان زیاتر تا چەند کار لەسەر خاڵەت جیاوازەکان و لێکچوونەکانی یەکتری دەکەن لەگەڵ بشانەی تری کوردستان موزیکی کوردی زۆر لە یەکەوە نزیکە لەبەرەوەی هەمومان خوێنێکی کوردانەمان هەیە بەڵام بەپی دیالکتەکان بەپی ناوچەکان تۆزە گۆڕانکاری دروستە بێ بەڵام هەموو گۆڕانکاریانە گۆڕانکاریەکی شیرینن ینی وەکو من وەکو نەک بڵێن وەکو تاکی کورد وەکو کە خەڵکی تر بە پەیوەندیم لەگەڵ بیانەیە بۆ نمونە تایپی هەورامی نوعەکە ئەچیتە حەیرانی هەولێر چێژێکی ترە ئەچمە باکوور چێژێکی ترە ئەچمە ڕۆژاوا نوعێکی ترە لە گۆرانی ئەم ڕەنگاڵەیە لە دیالکتمانە و ڕەنگاڵی دروست کردووە لە گۆرانەکانمانە بۆیە ئەتوانم بڵێم دەوڵەمەندترین فەرهەنگ لە دەوڵەمەندترین فەرهەنگ ئەتوانم بڵێم لە دوای هەندستانە چکە زۆر دەوڵەمەندانش لەبەر فرە دیالکت و فرعاینن من توانم بڵێم کورد میلەتێکی زۆر دەوڵەمەندە چکە زۆر تایپی گۆرانی هەیە و ئەو نووسەر و ڕۆژهەڵات ناسانی کە من کتێبەکانیانم بەرچاوکەوتو لەسەر موزیکی کوردی نووسیانە ئەگەر هەڵە نەبم یەکە ناوی مارە یا مینۆڕسکی ئەگەر هەڵە نەبم یەکێک لەم دوانەیە ئەڵێ کوردەکان زۆر سەیرن گۆرانیان هەیە بۆ بەیانی بۆ نیوەڕۆیان هەیە بۆ ئێوارەیان هەیە ئەو گۆرانیانەی کە لە تەنیشتی ڕووبارەکانە زۆر جیاوازە ئەوەی کە لە پێدەشتەکانە ئەو گۆرانیانی لە پێدەشتەکانە زۆر جیاوازە لە گۆرانیان لە شاخەکانە خەڵکی ینی دانیشتوانی شاخەکانە ئەنجا بۆ ئەم ڕەنگاڵەیە بەپی ئەو تەسەووری کە ئەگەر یەکێک لەو دوو ڕۆژهەڵات ناسەیە ینی هەستەکەم بڵێ مۆسیقای کوردی فرا جۆرە بەس بەداخەوە ئێمە کارمان لەسەری نەکردو کە کۆیکەینەوە من هەمیشە لە خەمی ئەوەدام کە دایان جۆری مۆسیقامانە ناچوو بە هیوای کار و بەرهەمی باشتر ئێمە هاتینە کۆتایی بەرنامەکەمان بێگومان بە پێ و مکارانێکی کردو تەخاوەنی ئەزمونێکی زۆری دەکرێت چەندین بەرنامەی جیاوازی لەسەر بکرێت بەڵام لە کۆتاییدا پێمان خۆشە ئەگەر لە کۆتایی بەرنامەکەدا شتێکی کورتە تێ باسی بکەی یان نەچوبینە سەری من زۆرم پێ خۆشە کە مێدیاکانی کوردی فۆکسکردنە سەر لایەنە گرنگەکانی ئەم کەڵچەرە و مسپاسی ئەوە کەم کە تەلەڤیزۆنەکەی بەڕێستان کە لە بەرنامەی بێژایە کە فۆکسەکەی لەسەر مەسایلی هونەر و ئەدەبیات ئەمە جێ دڵخۆشیە ئەم بەرنامانەش هیچی کەمتر نیە لەو کارانی کە من کردومە چکە ئێوە بەشێک بە زمان بەزارەکیە پارێزن ئەیکەن بە ڤیددیۆ من هیوای بەردەوامیتان بۆ خوازم بەتەوام بە هیوام خەڵکانێکی زۆر ئەوانی کە کاری جدیەکەن لەم بەرنامەیان دیداریان هەبێ و بتوانن باز لەو کارانە بکەن کە کردویانە و بتوانین ئەرشیفیکەین و زیاتر ئەو خەڵکانی کە ئێمە ئەبینەوە هاان بدرێن کە توراسی خۆمان پارێزی دەستە خۆش بێ هیوای سەرکەوتنی بەردەوامت بە دەخوازیین بەڕێز توانە حەمەعەلی لێکۆڵەر و نووسەر جارێکتر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت و زانێرەکانت زۆر سپاس بە بینەرانی هێژە ئێمە لە ڕاهاتینە کۆتایی بەرنامەکەمان سپاس بۆ ئێوەی بینەران کە لەگەڵمانمانەوە تا کۆتایی سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی تر و کاتێکی ترم کاتەوە هەموو کاتێکتان هەر شاد و سەرکەوتوو بن. Thank you.